ئایزان سڵاوتان لێبێت. ستاتین دەرمانیەکە شێوەی خۆپاراستنی لە توشبوون بە نەخۆشی دڵگۆڕیوە، ئەویش لە ڕێگەی نزمکردنەوەی ئاستی کۆلسترۆلی خراپ یاخود LDL لە خوێندا. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ژمارەیەک خەڵکی تووشی هێرشی دڵ و جەڵتەی دەماغ دەبنەوە. هەر بۆیە پزیشکەکان هەوڵەدەن ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی کۆلسترۆلی باش یاخود HDL لە خوێندا. ستاتین دەرمانیەکە ڕۆژانە لەلایەن چەندەها کەس لە سەرانسەری جیهاندا وەردەگیرێت بۆ کەمکردنەوەی LDL واتە ئاستی کۆلسترۆلی خراپ لە خوێندا. کۆلسترۆل چەوریەکە مرۆڤ پێویستی پێیەتی، بەڵام چەند جۆرێکی هەیە. گەڕێژەیەکی زۆری LDL لە دیواری دەمارەکانی خوێندا دروست بێت، ئەوە دەبێتە کڵۆبوونی خوێن و مرۆڤ دووچاری هێرشی دڵ دەکات. دکتۆر ستیڤن نسین تۆژینەوەری باڵا لە نەخۆشخانەی نەخۆشیەکانی دڵ لە کلیڤلند دەڵێت زۆربەی نەخۆشیەکان تەنانەت گەر ئاستی کۆلسترۆلی خراپیشیان نزم بوو بێتەوە هێشتا تووشی هێرشی دڵ و ئاڵۆزەکانی تری نەخۆشی دڵ دەبنەوە. دکتۆر نسین هەوڵی داوە دەرمانێک بدۆزێتەوە ئاستی کۆلسترۆلی باش لە خوێندا زیاد بکات و مرۆڤ لە توشبوون بە هێرشی دڵ بپارێزێت. تۆژینەوەکە چەختی کردوتە سەر دەرمانێک بە ناوی ئیڤاستەربب. لە لێکۆڵینەوەیەکی ئەم دوایەدا لەسەر 400 بەشدار بوو تەنها ئەو دەرمانەیان درابوویە و یاخۆت تێکەڵێک لەگەڵ ستاتیندا لە دواییدا پزیشکەکان ئاستی کۆلسترۆلیان هەڵسەنگان دەبوو. دکتۆر نسین دەڵێت ئەو دەرمانە نوێیە توانی بووی ئاستی کۆلسترۆلی باشی HDL بە لە 130 بەرز بکاتەوە. هەروەها ئاستی LDL واتە کۆلسترۆلی خراپیش بە لە 136 نزم کاتەوە. تۆژینەوەران دەڵێن ئامانجەکە لەوێدایە ئەو دەرمانە نوێیە لەگەڵ ستاتین پێکەوە بەکار بهێنرێت، بەڵام هێشتا دەبێت تۆژینەوەی زیاتری لەسەر بکرێت بەر لەوەی پەسەند بکرێت. دکتۆر نسین دەڵێت لە پێناوی پەسەندکردنی دەبێت بزانرێت ئایا ئەو دەرمانە نوێیە نەک بەتەنها ئاستی کۆلسترۆلی باش و خراپ دەگۆڕێت، بەڵکو هەڵوەهاتە چڕادێکیش کاریگەری دەبێت لەسەر ئاڵۆزیەکانی تر وەکو بەرزبوونەوەی کۆلسترۆل، هێرشی دڵ و تەنانەت یانە دەستدانیش. ئەم لێکۆڵینەوەیەش لە گۆڤاری ئەمریکن مێدیکەل ئەسۆسییشن بڵاو کراوەتەوە.